سڵاوتان لێبێت لە سلێمانی تیڤۆ لە دیداری تایبەت لەگەڵتانم پرسی ئەم جارمان تایبەت کردووە بە پرسی یەکڕزی نێوماڵی کورد کە کورد لە هەرێمی کوردستانە بە کۆی لایەنە سیاسەکان چەند تەباو ناکۆک نەبن پێکەوە ئارامی و سەقامگیری لە هەرێمی کوردستان ینی ڕوەکاتە ئەم قوارێ و بە پێچاوانەشەوە گەر کورد لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی کۆی لایەنە سیاسەکان ناتەبابن چۆن بیان و دەدرێت بە وڵاتانە کە هێرش بکرێتە سەر هەرێمی کوردستان ئەویش بە بیانووی جۆرا و جۆر یاخود بە جۆرێک لە جۆرەکان لە دادگای فیدراڵی عێراقەوە بڕیاری نادەستوری دەردەچن بۆ سەر هەرێمی کوردستان لەم بابەتەوە پرسگەلێکی دیکەی دەستوری یاسایی بە تایبەتی لە پرسی هەڵبژاردن لەگەڵ کاک سەردەژ محەممەد وەکو چاودێری سیاسی لەم باسە دەدوێن. کاک سەردەژ بە خێراتی زۆر سپاس بۆ بەڕێستان. چۆن یەکڕێزی نێوماڵی کورد پێگەی هەرێمی کوردستان بەهێز دەکا و بە پێچەوانەشەوە ئێمە وەکو تەجروبە ئەممان بینیوە کە لە دوای 30 ساڵەوە هەرێمی کوردستان ناکۆکی نێوخۆیی هەبووی بە هۆکاری ڕای جیاواز یعنی نەگەیشتوەتەوەی کە پێکدادانی سەربازی لە هەرێمی کوردستان و خۆشبەختانە لە چەند هەفتەی ڕابردوودا هەرێمی کوردستان پرۆسێ ئەوی کە پێڵن دانیشتن و لێکتێگەشتنی زیاتریان ینی پێکەوە ئەنجام داوە. سپاس بۆم دانیشتنە سڵاو ڕێزم بۆ بەڕێوەبەری کەناڵ و تەواوی کارمەندان و تەواوی بینەرانی سلێمانی تیڤی. لە ڕاستیە مێژوو ئەوەی پیشانداوین کە هێز و لایەنە سیاسەکان چەندێک فاکتەر بوو بن بۆ ئەوەی کە نێوماڵی کورد یەکگرتوونە بێ هەمیشە زیانمان لێ کردووە هەمیشە داگیرکەران هەمیشە دەوڵەتانی چواردەور هەمیشە ئەوانەی کە چاویان بڕیوەتە خاکی پیرۆزی کوردستان باشتر توانیویانە مەرامەکانی خۆیان بۆ خۆیان جێبەجێ بکەن و زیاتر قەتڵ و عامی کورد یاخود چەوسانەوە زیاتر ئەوانی کە ویستویانە و مەرامانی کە هەیان بۆ جێبەجێ بکەن سوودیان لەو فاکتەرانە بینیوە کە میلەتی کورد لە ناو خۆیان یەکدەنگ و یەکڕەنگ نەبووە هەمیشە بۆیە ئەو هەنگاوانەی کە ئێستا ئەندرێت ئەو هەنگاوانە بەڕاستی ئەتوانی بڵێن هەنگاوێکی جێگای دەستخۆشیە هەنگاوێکی پیرۆزە بۆ ئەوەی کە میلەتی کورد وانەیەکی لە ڕابردوو وەرگرت بێ وانەیەکی لە مێژوو وەرگرت بێ بە درێژای مێژوو هەموو ئەو کاتانەی کە ناکۆک بووین هەموو کاتانەی کە تەبانە بووین ئێمە زیانێکی گەورەمان دەبینی و تووشی سلبیاتی زۆر بووین. هەڵ قۆزراوەتەوە بۆی کە نەک ناکۆکیەکان زیاتر قوڵکەنەوە پێکدادانەکان زیاتر چڕکەنەوە بەڵکو دەتوانم بڵێ مەگەر خوێنەوەی بکەین بۆ مێژوو ناران و دوژمنانی کورد چەکیان ناوەتە دوو بەرە ئەگەر پێکەوە ناکۆک بوون بۆی زیاتر یەکتر قەتڵ و عامکەن. بەڵێ ئێمە مێژوویەکی خوێناوی و ناشرینمان بەڕاستی هەبووە لە ساڵانی ڕابردوو لە ناوخۆی هەرێمی کوردستان بە تایبەتی یاخود دەتوانین بڵێن لە کۆی ناو قەوارە کوردەکان لە پێکدادان و لە شەڕ و لە کوشتار و ماڵوێرانی و بە کوردەکەی بڵێن براکوژی یاخود کوردکوژی کە ئەمە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورێ برینێکی زۆر گەورێ لە هەناوی کووردە کە ئەتوانین بڵێن ئەم برینە ئێستا جەنجی براکوژی شەڕی براکوژی لەلایەن جەنابی سەرۆک بارزانی مەحروم کراوە یاخودەوەیە کە هەنگاوێکی زۆر گەورەی ناوە کە جارێکی تر کورد نەگەڕێتەوە بۆ ئەوەی چەک لە دژی یەکتری هەڵبگرێ لەگەڵەوەشە ئەتوانین بڵێن کاتێک کە هێزەکان پەلاماری یەک نەدەن هێزە سیاسەکان بەڵام لایەنێکی تری سلبی هەیە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە سۆشیال میدیا لە ڕاگەیاندن کە بەشێکی سەرەکیە ئێستا لە ژیانی خەڵک بەڕاستی و خەڵک گیرۆ دەبووە بەوەی کە لە ڕێگەی ئەم سۆشیال میدیا و ڕاگەیاندنانەوانە بۆتە هۆی ئەوەی کە لایەنگران و حزبەکان ماوەی ڕابردوو بینیمان تەنانەت گەیشت بۆ دەستشکانەوەی یەکتری و ناو ناتۆرە و قسەی ناشرین و گەیشت بۆ ئەوەی کە یعنی ملبادانی تیا هەبێت لە بینی هێز و لایەنە سیاسەکان و ئەندام و لایەنگرانیان بەڕاستی ئەمە کاریگەری خراپی هەم لەسەر باری ئابووری هەم لەسەر قوتی خەڵک هەم لەسەر باری سیاسی هەرێمی کوردستان لەسەر باری کۆمەڵایەتی لەسەر کۆی کایەکانی ناو کۆمەلگای کوردستان هەیە کە ئەتوانین بڵێن هەر هەنگاوێک کە هێز و لایەنە سیاسەکان بیگرنە بەر بۆ ئەوەی کە یەکگرتوو بن هەموو ئەو لایەنانەی کە باسمان کرد لە ڕووی ئابووری سیاسی و کۆمەڵایەتەوە هەموو ئەم بوارانە جارێکتر ئاهێکانێتەوە بە بەراو گەشانەوەیەک ڕوویان تێکاتەوە دقیق هەر بۆ ئەوە بوو لە دەستپێکە بۆ ئاساییکردنەوەی
دۆخی هەرێمی کوردستان یاخود قوڵنەکردنەوەی ناکۆکیەکان ئەو هێرشە ئەعلامی ڕاگیرە لەسەر دەستی جەنابی سەرۆکی هەرێم لە ڕاستیان لە سنوورێکی جوگرافیان ئێمە نارمان زۆر هەیە هەم دەوڵەتانی ئیقلیم هیچ کاتێک پێیان خۆش نەبووە کە کورد لە ناو خۆیە گرتوو بێت کاتێک کە کوردێک گرتوو بێت ئەو کاتە بووە کە کورد بتوانێت ئاشتی و بەرقەراریەکی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی هەبێت لە ناوچەکە بۆیە هەمیشە هەوڵیاندا و بۆ لێکترازان و بۆ پەرتکردنی ناوماڵی کوردی وەک باسم کرد ئەو سنوورە جوغرافی کە ئێمەیتیان هەندێک هێز و لایەنیش هەیە لە چواردەورمان کۆکراونەتەوە کە هێز و لایەنی شوێنی ترن هێنراون هەر بۆ ئەوەی کە ناوماڵی کورد پەرت بکەن و زائیدەن دەوڵەتانی ئیقلیم کە دەستێکی زۆر خراپیان هەیە لە پەرکردنی ناوماڵی کورد و تێکدانی شیرازەی هەرێمی کوردستان بە نمونەی دوێنێ شەو ینی دوانزەمین جارە کە هێرشی درۆن دەکرێتە سەر ئارامترین ینی شوێن کە هەولێری پایتەختە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ئارامترین شوێن ناسراوە لەگەڵ لێکدانەوەکان ئێمە ئەتوانین کاکسەردەش بینە ئەوەی کە تەبایی نێوماڵی کورد تەبایی نێو ئەحزابی کوردی دەکاتە ناتەبایی و پەرتەوازی ئەوانی تر بۆیە لەو تۆقیتەدا کە ینی کە دانیشتەکانی سەرۆکایەتی سەرۆکی هەرێم لەگەڵ کۆیلایەنەکان ینی پێکەوە دادهنیشتنەوەی هێرشی ینی موشک بارانی هەولێرەکەن بەڵێ بابەتەکان سیاسین لە لایەکەوە موشک بارانە لە لایەکەوە ڕاستباردننی دادگای فیدراالیە لە لایەکترەوە ڕاستباردننی هەندێک میلیشیای سەربازیە لە ناو عێراقا لە لایەکتر ڕاستباردننی داعشەکە پەلاماری پێشمەرگە بدە ئەمانە هەر هەمویان پاکێجێکن لەوەی کە میلەتی کوردیا خودت کێشە و ئاریشە بۆ ئەمنێت و نەبوونی ئیستقراری هەرێمی کوردستان ڕوودات لە ڕاستیە پلاسخارد نوێنەری تایبەتی نەتەوەی گرتوەکان لە عێراق و هەرێمی کوردستان وتەیەکی کوردی بۆ خۆمان جارێکی ترخستەوە سەر ساحی سیاسی و بەردەمی هەموو هێزولانە سیاسەکان باسیەوە کە دۆستە و کەسەیە کە ئەتگرێنێت لە ڕاستیە ئەم پەندە ڕاستە دەمێکە ئێمە ئەیزانین بەڵام لە ئێستا بۆ واقعی سیاسی هەرێمی کوردستان پندێکە ئەگەر ئەو دۆستانە نەمانگرێنن پێمان نەڵێن زۆنی سەوز و زۆنی زەر تەواو ئەبێ کۆتایی پێ بهێنرێ ئەبێم هەموو بازگەیە نەمێنێ ئەبێ هێزی پێشمەرگەیەک بگرێتەوانێ ئەبێ هەڵبژاردن بکرێ پرسی دیموکراسیە پرسی ئەم بابەتانە کاتێک کە ئەخرێتەوە سەرمێزی گفتوگۆ لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ئەم قوارەی ئیدامی پێ ئەدرێ جارێکی تر ئەتوانین بڵێن پارێزگاریەکی ترە لەم قوارەیە و ئەگەر بە پێچەوانەکەی بخوا نەخواستە ئەتوانین بڵێن قوارەی هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی خراپە یەکێک لە تۆرە گەرمەکان ئەمەیە کە ئەنجام نەدانی هەڵبژاردن لەوادەی خۆیدا کە دەکاتە دەی ئۆکتۆبەری ئەم ساڵە ینی کۆی چی ئەخاتە ژێر پرسیارەوە مەترسیەکان یاخود ناوکەکان زیاتر لێکەوە قوڵترە بنەوە لە ڕاستیە گرنگە باسی دیموکراسیەت و بە تایبەتی هاتنە پێشەوەی یۆنامی گرنگە هەڵبژاردن لە کاتی خۆیان بگرێت لە بەرەوەی پرسێکی دیموکراسیەوە ئەم بابەتی سەرەکی نەتەوەی گرتوەکانە لە ئێستاە و فۆکەسی خراوەتە سەر کە هەرێمی کوردستان پێویستە لە وادەی خۆی هەڵبژاردن بکات لە ڕاستیە پێویستە ئێمە بە موئەسسەساتی دیموکراسی بڕۆین لەبەرەوەی کە هەر سوار ساڵ جارێک ئێمە بتوانین لە تەوقیتی خۆیان سەرۆکی ماوە بە سەرچوومان نەبێ حکوومەتی بکاربڕێکەرمان نەبێ ئێمە بتوانین ئاڵوگۆڕی دەسەڵات بە خێرایی بکەین و ئەو دیموکراسی کە هەیە لە جیهانە ئێمەش بتوانین بەرجەستەیکەین و کاری لەسەر بکەین لە ڕاستیە ئەمە وەک باسم کرد بابەتێکی سەرەکی نوێنەری نەتەوەی گرتوەکان بووە نەتەوەی گرتوەکانیش بوو پرسێکی سەرەکی لای سەرۆکی هەرێمیش لە هەمان کاتدا لەبەرەوەی کە سەرۆکی هەرێم لە ڕاستیە نایەوێت سەرۆکێکی ماوە بە سەرچوو بێ ئەوێت لە کاتی خۆیان هەموو ئەو گۆڕینی دەسەڵاتانە لە کاتی خۆیان ڕووبدا و لە ئێستاە بە خۆشحاڵێوانێ لەگەڵ دانیشتنەکانی جنێن پلاسخارت و هێز و لایەنە سیاسیەکان کە ئەم ڕۆژێکێک بلۆ تەوقیتانێکە لەسەر بابەتی هەڵبژاردن کۆبوونەوەی کرابوو سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان متفقن لەسەرەوەی کە هەڵبژاردن بکرێ ئەمە هەنگاوێکی ئیجابی زۆر باشە کە ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان گۆڕینی دەسەڵات لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیموکراسیانە وەجهێکی جوان نیشانێکی جوان پیشانی هەم ناوخۆ هەم دەرەوە هەم جیهانەدا حیزبی یەکەمی هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستانەوە لە عێراقشا بە ئەمان شێوە یعنی ئەمە دەیبینین قۆناغ بە قۆناغ تەنازلی سیاسی بۆ
ئاشتەوایی نێوخۆی ینی دەکا چۆن ینی ئێمە بە جۆرێک پێزانینمان هەبێت لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان گەر قسە و باز یاخود ناکۆکی لەسەرەوە بێ بەفرە باز نەبێ بە چوار باز نەبێ یاخود ینی سازش لەسەرەوەی هەر جۆر بێ ناکۆکییان قۆڵتر نەبنەوە بەڵکو یەکدەنگی کۆی ئەحزابە کوردیەکان یعنی بگاتەوەی کە قوت و پاوەرێکی زیاتر بۆ کورد دروستکات هەمیشە لە عێراقش کاتێک کە پرسێک تووشی ئالنگاریە بێت تووشیەوە بێکەیتر لە سەقفێکی زەمەنیا بۆستێ و حل نەکرێ پەنا ئەبرێتە بەر جەنابی کاک مەسعود بەرزانی پارتی دیموکراتی کوردستانیش ئەو هێزەیە کە جەنابدان سەرپەرشتیەکە بۆیە لە هەر شوێنێک شتێک لە بەرژەوەندی کورد بێت بابەتە حزبەکەەوە لا ئەندرێت بۆیە پارتی ئەگەر لە بەرژەوەندی نەبێ وەکو حزب فرە باز نەبێت بەڵام ئەگەر لە بەرژەوەندی کورد بێ حتمما دڵنیام جەنابی کاک مەسعود یاخود پارتی دیموکراتی کوردستان ئەو هێزەیە کە ئەگەری دوو هەمیان هەڵبژێرێ هەمیشە لەو بەرەی کوردایەتیە هەمیشە ئەوەی کە بەرژەوەندی کوردن نەک بەرژەوەندی تەسکی حزبیە هەڵ ئەبژێردرێ بە خۆشحاڵی شەوانە کە هەموو دانیشتوانی هەرمی کوردستان ئەزان کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لە خەمی خەڵکە بۆیە هەمیشە کێروی کورسەکانی کێروی دەنگەکانی لە ئاستێکی بەرزدایە و ئەگەر فرە باز نەبێ یاخود یەک باز نەبێ هەر چۆنێک بێ دڵنیام خەڵکی هەرێمی کوردستان سەحێلا لەبیر ناکەن پردێ لەبیر ناکەن خەڵکی هەرێمی کوردستان بەرەنگار بوونەوەی قەیرانی ئابووری لەسەر دەستی جەنابی کاک نەچیروان کاک مەسرور و چاکسازی و بەرنامەکانیان لەبیر ناکەن بۆیە پارتی دیموکراتی کوردستان و هێزەیە هەمیشە کوردانە بیرەکاتەوە نەک بیری تەسکی حزبیانە تا ئەمەی کە دوێنە بینیمان هەنگاوەکان بۆ ئاراستەیە دەڕۆن کە بەڵێ نێوماڵی کوردی دەبێ ینی تەواو ینی لایەنەکان تەبابن لە هەمان کاتە دەست پێشخەری کرد بۆ لایەنە عراقەکان کە پێکەوە دانیشتن نەبێت لە گوتارەکەی لە زانکۆی ئەمریکی بەڵام ناوچەکە لە گۆڕانکاری و ئالنگاریەکی بەردەوامدا بەڕاستی دۆخی عێراق دۆخێکی خراپی هەیە لە ناوخۆ و دەوڵەتانی ئیقلیمیش زۆر سوودیان لەم خراپی دۆخی عێراق بینیوە وای کردووە کە ئەمە دوو بەرە دروست بکات لە ڕاستیا لە عێراقا بەرێک کە گزارشت لە بەرنامەی عێراقیەکان ئەکات و ئەوێ عێراقیەکان بهێنێتەوە سەر ڕیتمێک کە بتوانن خزمەت بە خەڵکی عێراق بکەن بەرێ ئەم بەرەیە ئەیانەوێ گزارشت لە ئیدارەیەکی باشی عێراقی بکەن و ئەیانەوێ شکۆ بگەڕێنەوە بۆ تاک بۆ عێراقیەکان لە ڕاستیە ئەیانەوێ عێراق بکەنەوە بە خاوەنی سەروەری خۆی لە هەمان کاتانە عێراق بکەن بە خاوەنی قەوارەیەکی سیاسی سەربەخۆ بەڵام بەرەیەکی تر هەیە لە عێراقا ئەمە کێشەکەیە کە ئێستا خۆیان ئەم بەرەی کە باسم کرد ئەو بەرەیە کە پارتی دیموکراتی کوردستان و سەدرەکان و سوننەکان بوون ئەم بەرەی ترکە هەیە لە عێراقا بەرەیەکنیانەوە عێراق وەکو ئێستا بمێنێتەوانێ و هەمیشە ساحەی سیاسی عێراق ساحەی تەصفیح حساب بێت یعنی نەگەوەی کە عێراق بچێ بەرەو ئاقارێکی باش و تاک خزمەت بکرێت لە عێراقا ئەیانەوێ ئیسفادەیەکی خراپ لەو دۆخە بکەن بۆ هەم بۆ بەرژەوەندی تەسکی حزبی و کەسی خۆیان لە عێراقا هەم بۆ حزبەکانیان هەم بۆ کەسوکار و ئەو پارانەی کە مۆڵێکن بۆ دەرەوانێ بەڵام ئێمە ئەمەمان بینیوە کە بەرەی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستانی تایە ئەتوانین بڵین ئەو شوێنانەی کە ئیدارەی پارتی دیموکراتی کوردستان تایە مسەیتەر بوو بێ یاخودکاری تیا کرد بێ ئەتوانین بڵین ئیدارەیەکی خزمەت گوزار بووە ئیدارێک بۆ لە خزمەتی خەڵکا بووە بۆیە ئەو بەرانەی ترکە ترسیان هەیە کە یانەوێ ساحەی سیاسی عێراق ساحەی تەصفێ بێ بەڕاستی ترسیانەی لەوەی حزبێکی بەهێزی وەکو پارتی لە ناو بەرەیەکا بێتە پێشەوانەیە ئاقاری خزمەت گوزاری لە عێراق بگۆڕێ ئەوان سبێنێ کورسیەکیش نەهێنن لە عێراق بینیومانە لە ڕابردوو ئەم سالی مالچیمان بینیوە ئەم ڕادی سفر بوونەوەی لە یارانی کورد بەڵێ زۆر بەیانمان بینیوە کاتێکە یەنە هەڵبژاردنەوە یەنە ئەوەی کە ڕکابەری هێزێکی گەورەیەک و پارتی دیموکراتی کوردستان بکەن لە نەتیجە ئەیان بینینەوانە کەچیان لە بەسەر بە کۆ کە ئێمە تابلۆکە ئەبینین بەتابێت ئێمە کە باز لە هەرێمی کوردستانەکەین بەرپرسیارەتی ئەو بەرپرسیارەتی کە کەوتۆتە ئەستۆی پارتی بەرپرسیارەتەکانی قورسە ینی لە سرودی نیشتیمانیەوە بیگرە بۆ پەرچەمی کوردستان لە پەرچەمی کوردستانەوە بۆ ینی ئەو پرسانەی کە لە پرسی چاکسازیە لە یەخستنەوەی هێزەکانی هێزە سەربازەکان یەکەی هێشتا و یەکەی هەفتایە تا بەشداریکردن پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتێکی قورسە ینی بەم شێوەش ئەمەینیکەین
دەنگدەرانی ئەمانەتێکیان خستۆتە سەرشانی پارتی کە هەرێمی کوردستانە. لە ڕاستیە ئەرچی پارتی زۆر قورسە لە بەرەوەی پارتی خوێندنەوەیکی کردووە بۆ دیبلۆماسیەتی خۆی لە دەرەوە خوێندنەوەیکیشی کردووە بۆ ناوخۆی لە ناوخۆیە بزانێ قووەت و زوعفی کورد چەنە کاتێک کە کورد زوعفی هەبێواتە پارتی زوعفی هەیە کاتێک کورد قووەتی هەبێواتە پارتی قووەتی هەیە خوێندنەوەیکی زۆر گەورەی کردووە بۆ ئەوەی کە لەسەر ئاستی دەرەوە هەم تەهدیداتەکان لەسەر هەرێمی کوردستان هەم فرسەتەکان لەسەر هەرێمی کوردستان ئەگەر ببینین لەسەر ئاستی دیبلۆماسی هەموو ئەو فرسەتانەی کە پێویست بێ بۆ کورد خۆزراو نەتەوانێت هەر لە سەردانەکانی جەنابی کاک نەچیروان بۆ داڤۆس سەردانەکانی تری لە ساڵانی ڕابردوو بۆ ئیمارات بۆ ئیمارات بۆ قەتەر بۆ هەموو ئەو شوێنانەی کە پێویست بێ دەنگی کورد بگا بۆ هەموو شوێنانەی کە پێویست بێ ئابووری کورد بەرەو باشی بچێ و هەموو سەردانەکان هەموو شوێنانش کە قورساییان هەیە سەنگیان هەیە لە ڕووی جەنابی سەرۆکی حکومەت کاک مەسرور هەموو سەردانەکانی ئەو تەنانەت ئاخر سەردانی کە بۆ دافۆز بۆ پێش ئەوە کە بۆ بەریتانیا بۆ هەموو ئەم سەردانانە ئەوە بووە کە پارتی ویستێتی کورد بگەیەنێتە ئەوەی کە ئابوووریەکی باشی هەبێ و سیاسەتێکی باشی دیبلۆماسی بکە بە خوێندنەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەو تهدیدات و فرسەتانی کە لە بەردەمیاتی لەسەر ئاستی دەرەچی و لەسەر ئاستی ناوخۆ هەموو ئەو قووەت و زوعفەی کە هەیە پارتی دیموکراتی کوردستان خوێندنەوەی بۆ کردووە کاتێ ئەگەر پارتی بەهێز بێ واتە کورد بەهێزە کاتێ زوعف هەبێ واتە کورد زوعفی هەیە واتە کورد بۆیە زۆر جار بیستومانە لەلایەن کوردانی کەرکووکەوانە کوردانی خۆشەویستی کەرکک باسیەوەیان کردووە کە کورد نەگەڕاوەتەوە بۆ کەرکک خۆ هەموو حزب و هێز و لایەنە سیاسەکان هەن لە کەرکک بەغێری پارتی دیموکراتی کوردستان بەڵام هەموو خەڵک وا ئەخوێننەوە کە کورد نەگەڕاوەتەوە بۆ کەرکک واتە پارتی نەگەڕاوەتەوە بۆ کەرکک بۆیە کە پارتی لە هەر شوێنە بێت کورد میلەتی کورد قازانجی لێەکا و زیانی لێ ناکە لە ڕاستی لە نمونەی ئەوەی کە پارتی نەگەڕاوەتەوە مەبستمان لە سنگ و قورسایی و بە پرسیارەتەکەی پارتیە هەر لە هەفتەی ڕابردووە بە غیاب کە چۆن بڕیاری ئەوەی کەرکووک یانی دەرچووە بۆ ئەندامانی ئەنجومەنی کەرکووک یانی ئەمە لە غیابی پارتیە گەرنا بە گزارشتەکەی بەڕستان بێ لایەنەکانی دیکە لەوێ هەن وجودی پارتی لە هەر شوێنێ بێ کورد ینی کاتە سەلماندنی ئەو کیانی کە ناوی کوردە بە تاکید دیفاعکردنە لە میلەتی کورد و هەر کۆبوونەوەی جەماوەری پێکهێنانی پارتی دیموکراتی کوردستانیش پێکهاتێکی جەماوەریەنە لەسەر بیر و بۆچوونی خەڵکێک لە چایخانەیەکی دەرەوەە لەسەر بیر و بۆچوونی دەستگایەکی مخابراتی یاخود دەوڵەتێکی تر پارتی بەم شێوە دروست نەکراوە پارتی کۆبوونەوەیکی جەماوەری و دروست بووە کۆبوونەوەیکی گەلێری جەماوەری دروست بووە بۆیە پارتی لە هەر شوێنە بێ خزمەتکاری جەماوەرە لە هەر شوێنە بە دیفاع لە جەماوەرەکە لە هەر شوێنە بێ کار بۆ بەهێزی جەماوەرەکە کۆی ئەم هەنگاوانە ئەنی کە دڵخۆشکردن بە دانیشتوانی هەرێمی کوردستان ئەڵێ لە ڕووی دەرونیەوە دەرونێکی ئارام و ئاوادانێکی باشتر و کۆدەنگیەک تا ئەوەی بگاتە داڕشتنەوە و نووسینەوەی دەستورێکە ئێمە لە غیابی ئەو دەستورەیە پێشتر باسی ئەنجامدانی هەڵبژاردنمان کرد کە نەکەوینە ئەو بۆشایە دیموکراسیەوە بە تاکید ئێمە ئەگەر وەکو هەرێمی کوردستان ئەو کۆمەڵە ئاستەنگ و کێشە و ئاریشانێکە هەمان بۆ لە ڕابردووە بەشێکی ئەو بۆ کە خاوەنی دەستورێک نەبووین کە وەکو هێز و لایەنە سیاسەکان یەکدەنگ نەبووین لەسەر نووسینەوەی دەستورێک و بۆی بخێنە بەردەستی جەماوەر و دەنگی لەسەر بدرێت و پەسەند بکرێت و ئەم دەستورە بێتە دەستوری لە فەراغێکی یاساییان نەبین بەڵێ بۆیە زۆر گرنگە کە هەرێمی کوردستان خاوەنی دەستوری خۆی بێ بەڵام بەو جۆرە ناکە دەستوری عێراقی هەیە بەو جۆرە ئەو دەستورێکە لە عێراق نووسراوەتەوە بە خوێنی هەزارەها عێراقی و بە خوێنی هەزارەها کەس لە میلەتی کورد ساڵی 2003 بە دوا نووسرایەوانێ بەڵام چەندین مادە لە ناو دەستوری عێراقیا جێبەجێ ناکرێت هەر وەلانراوە هەر ئەوەیە کە عێراق ئێستا عێراقی ئاستەنگە ینی لە کێشە و ئاریشە لەبەرەوەی کە بڕۆیان بە دەستورەکە نییە دەستورەکەی خۆیان نییە کە نووسیویانەتەوە عێراقەکان وە لە ڕووی سیاسی و کێشیان بۆ دروست بوو لەبەرەوەی کە کار بە دەستور ناکەن لەبەرەوەی کە کار بە دەستور و یاسا ناکەن هێزێکی نیزامی نەماوە لە عێراق میلیشیا عێراق بەڵێ هێز کەوتوتە دەست ئەسکەرتاریەت بەڵێ دەوڵەتانی ئیقلیم نەگەوەی کە دیبلۆماسیەتەکەن لە ناوچەکەیە بەڵکو خۆیان لێرن وڵاتێکی وێران خۆی لە عێراقە هێزی لێرە کۆمپانیاکانی لێرن سیاسیەکانی لێرن لەبەرەوە عێراق
ئێستا ساحەی تەسفەیە بەڕاستی ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی عێراق بیانەوێ کۆدەنجیەکی گەورە دروست بکەن بۆ ئەوی پارتی دیموکراتی کوردستان و حریفەکانی پارتی دیموکراتی کوردستان کاریگەریەکی باشیان هەبێت لەسەر ساحەی سیاسی عێراق بۆی بتوانن عێراق یاخود هەرێمی کوردستان بەرەو ئارامیەک و ئیستقرارێکی زۆر باش ببرێ ئەبێت تەرکیز بکرێتە سەر ئەوەی کە هەم لە هەڵبژاردنەکان و هەم لە کۆدەنجی و لە خۆپشاندانەکان تەرکیز کرێتە سەر ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان سەرمەشقی هەمیشە سەرمەشقی سیاست بێت لە هەرێمی کوردستان هەر بۆیە کە بە شێوەیەکی کۆمیدی ئەمە بینیمانەوە ئەوەندام پەرلەمانەی عراق داوای دادگاییکردنی پارتی تەکا یاخود نەمانێ و ئەم هێزەیەکە لە بروی ئەمە زۆر جار ئەو قسەیە دەبیستینەوە لە کوێ نەیاری کورد هەبوو لێوێت و دژمنەکانی خۆت بناسەوە ڕاستە ئەو بابەتەیە کە تیری دوژمن ڕووی لە هەست کاک سەردەش محەممەد وەکو چاودێری سیاسی لەم باسەگەر قسەیەکت ما بێت سپاس دەکەم وەڵا بە هیوام کە هەموو هێزولانە سیاسەکان بتوانن کۆدەنگ بن یەک دەنگ بن هەمیشە لە بەرەوەی ئێمە لە مێژوودا لە دیرۆکی میلەتی کووردە ئەزانین کە هەمیشە چەندێک داگیرکەران زەرەریان هەبوو بێ بۆ هەرێمی کوردستان خۆشمان وەکو میلەتی کورد فاکتەرێکی سەرەکی بووین کاتێکەیە گرتوو نەبووین کە یەک دەنگ نەبووین بۆ ئەوەی کە زەرەر بکەین لە هەموو ئەو چیانانەی کە دروست کراوە لە ڕابردوو بەڵام کاتێکەیە گرتوبین ئەوە بابەتێکی جیاواز بۆ هەمیشە توانیمانە هەموو ئەوەی ئەمانەوێ جێبەجێ بکەین و ناوماڵی کورد زۆر گرنگە بەڕاستیە گرتو بێت دنیا سپاس بۆ کاک سەردەش محەممەد وەکو چاودێری سیاسی زۆر سپاس کە سپاس بۆ بەڕێستان خۆشەویستان ئازدان ئێوەش تەندروست و کامەران بن.